إنسانية زور باشا سليمانية. لە سلێمانی زایان زۆر باشە. إنسانية زور باشا سليمانية. والله. ئەمڕۆ مەراسیمێکی ڕێزلێنان بۆ کارمەندێکی کۆمەڵگەیەکی پزیشکی کە خەڵکی بەنگلادیشە ساز دەکرێت بە بۆنەی گەڕانەوەی بۆ وڵاتەکەی خۆی. بنەچمە لای محەممەد مبارەک کە ساڵانێکە لە کوردستانە ژی و کارەکە ساڵ لێگار محەممەد چەند ساڵە لە کوردستانە ژیت؟ كردستان من 8 سال. 8 ساڵە. بله. لەمە ئەم 8 ساڵەیە نەگەڕێتەوە بەنگلادیش؟ بله. گەڕێتەوە؟ بله. دوو جا گەڕێتەوە. لە کوردستان چی فێر بوویت؟ والله زور در كردستان. زور در. وەکو چی؟ والله همه جماعت زور جوانه. جماعت ماشاءالله کلامم زور باشه. بس إنسانية زور باشه سليمانية. لە سلێمانی زایان زۆر باشە. إنسانية زور باشه سليمانية. والله. تعاملی خەڵک چۆن بوو لەگەڵ تا؟ يعني هەڵسوکەوتی خەڵک چۆن بوو لەگەڵ تا؟ خەڵک چۆن تعاملیان لەگەڵا کردی؟ باش بوون خراپ بوو خەڵک لەگەڵ تا؟ لا خراب نية. لا خراب نية. ئەو کاریە نەکردی؟ يعني والله. ئەو شتەی کە لە کوردستان و لە سلێمانی بینی و چی زۆر تایبەت بوو بەلاتەوە؟ والله من نزانم بۆ خواردنەکان چیتە خوارد لێرە؟ خواردەکان برنج گۆشەکان بۆ جیجازەکان باشە بۆ تەفسی تۆماتە پۆتاتە زۆر حەزت لە چی بوو؟ زۆر حەزرە بۆ تۆماتە پۆتاتە بۆ بەساڵ پیاز باشە بۆ زۆر جوانەوە. خواردنی کوردی مەبەستم. لا من کوردی زۆر برنج بیرانیە بۆ من زۆر نانە زۆر خوردیم. خۆش زۆر خۆشە. لەبەروی بەهاراتی زۆرتیا بوو؟ بنگلادێش بەهارات زۆرە. بەس لە بریانیش بە بەهاراتی زۆر. لا بنگلادێش بەهارات هەمشی بەهارات هەیە. گۆشت، جیجاز، ماسی هەمشی بەهارانە. ئەوی بەهاراتی هەیە هەمە بەهارات هەیە. عیدتان نایەشێ؟ لا الحمدلله بەتەنە زۆر باشە. زۆر باشە. مناڵە هەیە لەوێ؟ الحمدلله دوو مناڵە هەیە. دوو مناڵە هەیە. تەمەنیان چەنە؟ گۆرەکان 15 ساڵ. 15 ساڵە. بۆ کوچیەکان 3 ساڵ. نێو هێناون بۆ سلێمانیان کە خۆتە؟ لا وڵا ڤیزە نییە. ڤیزە نییە؟ ڤیزە نییە. چیان بۆ ئەبەیتەوە هەدیێت چیان بۆ بێتەوە؟ والله زۆر من 220,000 عفوا $2,000 بس هدیە خریدیم. $2,000 هەدیە بۆ بردوونەتەوە؟ والله ماڵ وەقتی هەیە ماما هەیە بابا نییە برادەرەکان هەیە و برادەر ئبنی هەیە زۆر جلی کوردیان بۆ بێتەوە مناڵەکانە؟ لا والله جلی کوردیان بۆ نابێ؟ والله 3 دانە. 3 دانە؟ একদম مەلە کوچیەکان 1 دانە گۆرەکان 1 دانە مان 1 دانە 3 دانە. بەنیازی نەگەڕێیتەوە لە بەنگلادیش یاوێ بۆ ئیجازە و کردووە؟ لا إجازة كردو. إجازة بدو. يعني هل الاستمانية جي؟ إن شاء الله. مانجي حوت إن شاء الله. أكريتوا. إن شاء الله. بيري سليمانية كيف تجيبوه؟ أي والله. کاک محەممەد دوو ساڵە لێرە خزمەت دەکا کوڕێکی دڵسۆز و بەوەفا و زۆر جوان ئیشی کرد وای ماوەکو خێزانێ مامەڵەمان لەگەڵا کرد خۆی پێشتر 8 ساڵ لێرە لە کوردستان بۆ 2 ساڵە لای ئێمە یعنی لە ماوەی 10 ساڵە خێزان و مناڵ و ژیانی خۆی بەجێشتووە لە پێناو ژیان و معیشەتە ئێمەش لێرە خێزانێکی بچکۆنین لێرە ڕۆژانە کارەکەین بە پێویستمان زانی بۆی ئەم جۆرێک لە پێکەوە ژیانی کە پێکەوەمان هەبووە یادەوەرێکی خۆشی لەگەڵا بکەینەوە بۆ چەند مانگێک گەڕاتەوە گەڕێتەوە ئینشاءڵڵا بەڵام باس لەوەیە کە دوو کوڕی خۆی لەوێ بەجێشتووە یادەوەری خۆشمان زۆرە لێرە لە ڕۆژانی ئیشی لەگەڵ کاک محەممەد بەس خۆی کوڕێکی نەجیب و تایبەت و ڕۆحسووک و دڵسۆز و گورج و گۆڵە